بەپێی زانیاریەکان لە ساڵی 2010 حکوومەتی هەرێم توانای دابینکردنی موچەی فەرمانبەرانی نابێت. ئابووری ناسێکیش دەڵێت حکوومەتی هەرێم ئیفلاسی کردووە و پێویستە بە ئاشتی بێت یان غەیرە ئاشتی دەساودەستی دەسەڵات بکرێت. بەپێی زانیاریەکانی پەیام لە دوایین کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران تاوتوێیەوە کراوە لە ساڵی نوێدا حکوومەت 2 مانگ جارێک توانایی دابینکردنی ڕوبع موچەی هەیە. ئەوەش زۆرێک لە فەرمانبەر و مامۆستایانی نیگەران کردووە و باوەڕیان وایە حکوومەتی هەرێم تەنها ناوەکەی ماوەتەوە کە زۆری نەماوە ناوەکەشی لەدەست بدات. ئەگەر ئێمە باز لە دەسەڵات بکەین باز لە حکوومەت بکەین لە ڕۆ پراکتیکەکە و لە ڕۆ حقیقەتەکەی و حکوومەت ماوەی 2-3 ساڵە بە پراکتیکی ینی لە هەموو ئەو کارە ئیداری و سیاسی و دیبلۆماسیانەی کە بەڕێوەیە با فەشەلی هێناوە. ینی ئەکرێ بڵێین ئێمە لە حقیقەتدا لە پراکتیکدا شتێک نەماوە بە ناوی حکوومەتەوە، بەڵام ئەو حکوومەتە کارتۆنی کە ئێستا هەیە وەکو کاربەڕێکەرێک تەنیا وەکو ناو ماوەتەوە و دەستیان بەشەر هەژمونی دەسەڵاتدا گرتووە. ئەم حکوومەتە ناوەڕۆکی نەماوە، ئێستا بەس ناوی ماوە. تەسەورەکەم لە ساڵی ئایندەیە ناوەکەشی کۆتاییەت، چونکە هەر بۆ خۆیان ئیشیان بۆ ڕوخاندنی هەرێمی کوردستان کرد، خۆش ئیشیان بۆ داڕوخانی ژێرخانی ئابووری و دۆخی سیاسی هەرێمی کوردستان کرد. لای زۆرێک لە شارەزایان کابینەی هەشتەمی حکوومەتی هەرێم شکستی هێناوە و باوەڕیان وایە حکوومەتێک لە دوای 26 ساڵ توانای دابینکردنی کارەبا و بەرمیلێک سوتەمەنی و ڕوبع موچەشی نەبێت کە ژێرزەویەکەی غاز و نەوتە و چاوی زلێزانی لەسەرە و لە دوای بانگەشەی ئیفلاسبوونیشی بۆ بەغدا هەر چاوەڕی بەغدایە چۆن پێی بوترێت حکوومەتی هاوڵاتی بوون. هاوڵاتی بوون پرەنسیب و بەهاو پێوەری یەکەمی کار و هەڵسوکەوتی حکوومەت لە دابینکردنی ماف و دەستنیشانکردنی ئەرک و ڕەخساندنی دەرفەتی یەکسان و وەک یەک بۆ گشت دانیشتوانی هەرێمی کوردستان بێ جیاوازی سیاسی و نەتەوەیی و ئاینی. بە بڕوای ئابووریناسێک حکوومەتی هەرێم ئیفلاس بووە و تاکە چارەسەریش دەساودەستکردنی دەسەڵاتە بە ئاشتی بێت یان غەیرە ئاشتی نەگەڕانەوە بۆ بەغدا، چونکە بەغداش ناتوانێت ئەوە چاک بکاتەوە کە 26 ساڵە دەسەڵاتدارانی هەرێم خراپیان کردووە. خۆی لە ڕاستیان باردۆخێکی زۆر خراپە. ئەمە ئیفلاسکردنە بەبێ ئەوەی ئەعلان کرێت، ینی بارودۆخی حکوومەتی هەرێمی کوردستان گەشتە ئەوەی کەوا تووشی ئیفلاس بوون ڕۆشتووە، بەڵام بەڕسمی ئەعلان نەکراوە. لە ڕاستیە ئەم بارودۆخە طبعاً هەر ئەبێ ینی عیلاج کوێت چارەسەر بێت، ئیتر نتیجەکەی ئەوەیەکەوە ئەمانە واز بێنن بڕۆن بەجێ بێڵن تەسلیمی خەڵکێکی تر بکرێت ئەگەر بە شێوی تەداوێلی سوڵتەی ئاشتیانە بێ یاخۆ غیرە ئاشتیانە. یعنی ئەگەر لە من بپرسی طبعاً ئەوەیە حتا گەڕانەوە بۆ حکوومەتی فیدرالی عێراقی بە ینی بەڕێکەوتن لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستانە ینی چارەسەرێکی نێوە ناچەڵە. لە دوای بوونی دەیان قەیرانی جۆراوجۆر و بێباکی حکوومەت لە خواست و ناڕزایی هاوڵاتیان گەرپینە و پەڕۆیەکی دەسەڵاتداری بە ڕوبع موچەیەک و پاساوی شەڕی داعش کرا بێت، ئەوا بە پێنەدانی موچە هیچ پاساوێک بۆمانەوەیان ناداتە هاوڵاتیان و ڕەنگە ساڵی نوێ بە ساڵی ناڕزاییەکان بەرامبەر دەسەڵاتدارانی هەرێم بناسرێتەوە. جەلال محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.